سڵاوتان لەبێت چاوەڕوان مەحموودم لە شار پرێسەوە پوختەی هەواڵتان پێشکەش دەکەم. تورکیا پەکەکەی دەوێت و عێراقیش فڕۆکەخانەکانی هەرێم. زیاتر لە 9,000 یەکەی نیشتەجێبوون بۆ کەم دەرامەتان دروست دەکرێن. ئەو زەویانەی فۆرمیان هەیە تا پۆ دەکرێن. دووبارە سڵاو. دابەشکردنی فۆرمی یەکەکانی نیشتەجێبوون بۆ کەم دەرامەتان ڕاگەیەندرا و زیاتر لە 9,000 کەس سوودمەند دەبن. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی داوەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن فۆرمی دابەشکردنی 9,000 یەکەی نیشتەجێبوونی ڕاگەیاند. دانا عەبدولکەریم وەزیری ئاوەدانکردنەوەی حکوومەتی هەرێم باسی لەوە کرد 9,004 یەکەی نیشتەجێبوون بۆ کەم دەرامەتان دروست دەکەن و یەکەکانیش بەبێ پێشەکی و با قیستی 25 ساڵ پارەکەیان وەردەگیرێت. وتیشی بە شێگلا یەکەکان تەواو کراون و بە گوێرەی مەرجەکانیش ئەو کەسەی دەتوانێت سوودمەند بێت دەبێت تەمەنی لەسەر 18 ساڵەوە بێت و هاوسەرگیریشی کردبێت. ئەو زەویانەی لە سلێمانی فۆرمیان هەیە تاپۆ دەکرێن و شارەوانیش دەڵێت بەم نزیکانە بڕیارەکەیان بۆ دەردەچێت. لەیلا عومەر سەرۆکی شارەوانی سلێمانی ئاشکرای کرد بەم زوانە بڕیاری ڕەزامەندی تاپۆکردنی زەویەکانی دژە تیرۆر و هێزە ئەمنیەکان و زەویە فۆرمەکان دەردەچێت و هەوڵاتیان دەتوانن بیکەن بە خانوو. بە گوێرەی ئەو زانیارێنی شارەوانی ئاشکرای کردووە بەشێک لە خاوەن زەویەکان کڕین و فرۆشتنیان بە زەویەکانەوە کردووە کێشا لە نێوان ئەوانیش دروست بووە. بەشێکی دیکەش لەو هاوڵاتیانە لە ئێستادا زەویەکانیان کردووە بە خانوو تەنیا دەرگا و پەنجەرەی ماوە بەڵام ڕێگە نادرێت هیچ کەسێکی تێدا نیشتەجێ ببێت. ئەو زەویانە دەکەونە گەڕەکەکانی ئاوبارە، ئەواڵ، بەکرەجۆ و ڕاپەڕین و کانی گۆمە و خەلیفاوە و چەند گەڕەکێکی تر پێشتر بەشێکی زۆریان بەسەر بەشێک لا کەسوکاری شەهیدانی شەڕی داعشدا دابەشکراون. بەپێی ڕێکەوتنێکی لەگەڵ تورکیا عێراق دەیەوێت فڕۆکەخانەکانی هەرێم کۆنتڕۆڵ بکات. بە گوێرەی ئەو زانیاریە تایبەتانەی لە سەرچاوەیەکی ئاگدارەوە دەست شار پرێس کەوتون محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق و ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا ڕێکەوتون کە عێراق دژی پەکەکە جوڵە بەهێز بکات و وەک ڕێکخراوێکی تیرۆریستی و قەدەغەکراو ڕای بگەێنێت. ئەوەش لە بەرامبەر بەردانەوەی ئاو و پرسی سنوورەکان و کردنەوەی فڕۆکەخانەی سلێمانی. سەرچاوەکە گومانی خۆی نیشاندا سەبارەت با پرسی فڕۆکەخانەکانی هەرێم و نەیشاردەوە. عێراق مەبەستێتی بەم ڕێکەوتنە سنوورەکان کۆنتڕۆڵ بکات و ئیدارەی فڕۆکەخانەکانی هەرێمیش بخاتە دەستی خۆی و نزیک بوونەوە و ڕێکەوتنی تورکیا و هەرێم تێک بدات. هەواڵ و زانیاریەکانم پێشکەشکردن هەر شاد بن.